یەکێک لە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵماندا سەبارەت بە ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا کە یەکێتی لەم خولەی پەرلەماندا لەم بانگەشەدا زۆر جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ڕاست دەکەنەوە. من دەچم لێ زۆر بەڕێز ڕێبوار محەممەد کە بەڕێزیان دکتۆران هەیە لە بواری یاسادا گفتوگۆ دەکەن سەبارەت بەوەی کە یەکێتی چۆن ئەتوانێت ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ڕاستکاتەوە. دکتۆر ڕێبوار سڵاو لێ بەیانیت باش گەر بکرێت خۆت بناسیێنیت و هەروەها ژمارەکەت و کارنامەی ئێوە بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان چی دەبێت؟ بەڵێ دکتۆر سڵاو لێ بێت باش گەر بکرێت خۆت و وەروها ژمارەکەت بە بینەران و بە دەنگدەران بناسیێنیت و کارنامی ئێوە بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان چی دەبێت؟ بەیانیتان باش، زۆر سپاس. من دکتۆر ڕێبوار کاندیدی ژمارە 5 لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی لە 12 ئامادەی لەسەر ئاستی هەرێم و لەسەر ئاستی عێراق پلەی سێم بەدەستهێناوە. لە زانکۆی سلێمانی بە کاریرسم تەواو کردو لە یاسا، یەکێک بووم لە یەکەمەکانی سەر ئاستی کۆلێژی یاسا و ماسترم لە یاسای تایبەت بە پلەی زۆر باشەی باڵا و دکتۆرام لە قانونی مەدەنی لە یاسای شارستانی بە پلەی زۆر باشەی باڵا بەدەستهێناوە. زیاتر لە 10 ساڵە مامۆستام لە بەشی یاسا لە زانکۆی گەرمیان. چەندی توێژینەوەی زانستی یاساییم هەیە لە سێکتەرە جیاوازەکانی لە بوارە جیاوازەکاندا و توێژنەوەکانم هەمیشە ئەو بوارانم هەڵبژاردووە کە مشکلە و گرفتی خەڵکوون و بۆ ئەوی لە ڕێگەیە بتوانم بیرۆکە و پرۆژەی یاسایی تەقدیمی پەرلەمان بکەم. و دوو کتێبی یاساییم بە زمانی عەرەبی لە بواری قانونی مەدەنیان نووسی و لە وڵاتی میسر چاپ و بڵاو بۆتەوە. ئێستش بە شانازیەوە کاندی ژمارە 5 لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستانم و ئەوەی کە لە ڕابردووە بە بیرۆکە و پێشنیار تەقدیمی پەرلەمانمانە کرد، ئامانجمان ئەوەی ئەم جارەیان بەدەستی خۆمان لە پەرلەمانەوە جێبەجێ بکەین. هەر لەبەر ئەوە کارنامەیەکی نووسراوی 11 خاڵیم داڕشتووە و پشتیوان بەخوا و بە دەنگی دەنگدەرانی بازنەکەم و گەرمیان و سلێمانی و ڕاپەڕین و شارە زور و هەڵەبجە و هەموو تاوی بازنەی سلێمانی میتۆدی کاری پەرلەمانی دەگۆڕین، مەعنا و هەیبەت بۆ کورسی پەرلەمانی ئەگەڕێنینەوە و بۆ دەنگدەرانی دەسەلمێنین کە یاسادانەر کێیە و یاسادانەر دەبێت چۆن بێت. ئەوەی لە ڕابردووە ئێمە تێبینیمان کردووە یاساکان کێشە و فەوزایان بۆ خەڵ دروستە کرد لە بری ئەوەی کە یاساکان چارەسەریان پێ بێ. ئێمە ئەم میتۆدە ئەگۆڕین پشتیوان بەخوا، دەیگۆڕین لەوەی کە یاساکان لە بری ئەوەی فەوزا دروست بکەن یاساکان دەبێ پەرلەمان مەرجەعێک بێ بۆ ئەم ئەنی خەڵک لێ ئەمین بێ. کاتێک کە مشکلەیەک عەرزی پەرلەمان دەکرێت بابەتێک دەبێت بە زاهیرە و دیاردا پێویستی بە ڕێخستنی یاسایی هەیە کە خرایە پەرلەمان و دەبێت نوێنەران لە ئاستێکی وا بن کە دەنگدەرەکان متمانەیان پێیان هەبێت، دەنگدەرەکان خەمیان نەبێت کە ستافێک و تیمێکی پەرلەمانی یاسا دادەنێت کە کەمترین کەم و کورتی یاسایی لە یاساکانە نەبێت. بەداخەوە بینیمان لە خولی 5 بە تایبەتی بەشێکی زۆر لە یاساکانمان لای محکەمەی اتحادیە و هەڵوەشێنرایەوە. ئێمە پێش ئەوەی کە یاساکە هەڵبۆشێتەوە لە زۆربەی میدیاکانەوە قسەمان دەکرد کە محکەمەی اتحادیە ئەم یاسای هەڵدەوەشێنێتەوە، چونکە مقەوماتی دەرچواندنی یاسا، خەسائسەکانی قانون، ئەو مەبادیانەی کە بۆ دەرچواندنی یاسا پێویستن بە مقارنە بە دەستور لەو یاسایانان نەبوون. ئێمە هەوڵ دەدەین ئەمەش وای کرد تەبەن هەیبەتی پەرلەمان کەم بێتەوە، هەوڵ دەدەین ئەو بابەتە بە تەواوی چارەسەر بکەین، هەوڵ دەدەین یاسایەک دەربچێنین ئەگەر دەتانەشی لێ بدەین لە محکەمەی اتحادی سەربەرزانە لێی دەربچین. و ئێمە بەڵێن بە خەڵکی کوردستان دەدەین کە ئەم ڕێڕەوە ناتەندروستی حکومڕانی ڕاست بکەینەوە. ئەو ڕێڕەوەی کە سەرۆک پاڤڵ دەڵێت کۆتایی پێدەهێن، بەڵێ کۆتایی پێدەهێنین. چەند ڕۆژێکی کەممان ماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی تایبەت و دەنگدانی گشتی. بۆ لێرەوە داوا لە خەڵکی کوردستان هەر چوار بازنەکە بە گشتی و بازنەی سلێمانی بە تایبەت دەکەین. ئەوەی کە سەرۆک پاڤڵ پێیوتن لە بیرتان بێ، سەرۆک پاڤڵ پێیوتن ڕۆژی 20 ئۆکتۆبەر نیو کاتژمێر پێویستم پێتانە، وەرن دەنگەکانتان تەسلیمی یەکێتی بکەن، ئیدی ئێوە لێگەڕێن بۆ یەک جار تاقیمان بکەنەوە
و منش بەندە هوکانی ژمارە 50 دەڵێم دەنگدەرانی بازنەی سلێمانی بۆ یەک جار تاقیم بکەنەوە ئەوەی کە کۆم کردوێتەوە بە شەونخۆنی ماندووبوون لە بوارە علمی قانون ئەگەر نەمتوانی ئەدایەکی جوانی پەرلەمانی پێشکەش بکەم هە دەنگدەران خۆیان سزان بدەن بۆ چکە ئێمە دەرفەتی تر و هەڵبژاین ترمان لە پێشە بۆ ئینشاءالله پشتیوان بەخوا بە دەنگدەرانی بازنەی سلێمانی و هەردوو ئیدارە سەربەخۆکە هەڵ دەدەین لە ئاست متمانەی دەنگدەرانمان بین لە ئاست تەحەدیەکانی قۆناغەکە بین لە ئاسی نێودەوڵەتی و ئەقلیمی و نێوخۆیی لە ئاست قوربانیەکانی خەڵکی کورسان بین بۆ ئەوەی هەیبەت و شکۆ و شەرعێت بۆ پەرلەمان بگەڕێنینەوە یەکێتی لە پەرلەمانی کوردستان چۆن ئەتوانن کە ئەم کێشانە چارەسەر بکەن چۆن ئەتوانن کە ئەو جیاکاریە کە لە ناوچەکانی کوردستاندا دەکرێت نەهێڵن کۆتایی پێ بهێنن. بۆرە سەوتەکەت نەگەشت بە من. بەڵێ دکتۆر ئەو غەدری کە لە سلێمانی دەکرێت ئێوە چۆن ئەتوانن وەکو تیمی یەکێتی لە پەرلەمانی کوردستان ئەم غەدرە کۆتایی پێ بهێنن ئەو جیاکاری کە لە ئێستادا لە نێوان شار و چارەچۆکانی هەرێمی کوردستاندا دەکرێت چۆن ئەتوانن ئێوە وەکو یەکێتی ئەم شێوازی جیاکاری کۆتایی پێ بهێنن؟ بەڵێ طبعاً دەیان ساڵە غەدر لە سلێمانی دەکرێت غەدر لە سلێمانی و ئیدارەکان و ناوچەکانی دەکرێت ئەم غەدرش بەدەستی پارتی دموکراتی کوردستان بۆ غەدرێکی مەبەزدار بوو پلان بۆدانراو بووە ئێمە چۆن کۆتایی پێهێنین ئەگەر ئێمە خەڵکی کوردستان متمانەمان پێ بکەن لیستی 129 بکەن بە لیستی یەکەمی هەڵبژاردن زۆرترین دەنگ و متمانە بەخشن بە لیستی 129 بە سەرۆک پاڤڵ وە لە زمنیا متمانەمان پێ بکەن بە کاندی ژمارە 50 چۆن ڕاستی دەکەینەوە ئێمە پەرلەمان دەکەینە ناوەندێک کە نەتوانرێ لە دەرەوەی پەرلەمان بڕیارێک بدرێ و بەسەر پەرلەمانە بسەپێنرێ بەڵێن دەدەین کە پەرلەمان مەرجعی یەکلایکردنەوەی مشکلەکان بێ طبعاً لە پەرلەمانەوە ئێمە یاسای بوجە دادەنین ئەوەی کە لە بەغدا بۆمان دێت دەخێنێ یاسای بوجەوە و بە شێوەیەکی عادیلانەدا بەشی پارێزگاکان و ناوچەکانی دەکەین ئەوەی کە پشکی سلێمانی و بۆ سلێمانی دادەنرێ دەبێت لە یاسای بوجا جێگیر بکرێ کە جێگیر کرا ڕاستەوخۆ دەبینە چاودێرێکی جددی لەسەر حکومەت و ڕێگە بە هیچ پارتی نادەن جارێکی تر بۆ میتۆدە تاگەڕەوەی کە پێشتر هەیە بووە ئیدامە بەمە بدا بۆیە کە یاسای بوجەمان تەمەەن تۆ یاسای بوجەت نەبێ نازانی داهاتی حکومەت چییە ئێمە دەبێت داهاتی گشتی بگەڕێنینەوە بۆ خەڵک لە ڕێگەی پەرلەمانەوە لە ڕێگەی دەرچواندنی یاسای بوجە و سەرجەم ئەو یاسایانەی کە ڕەهەندی داراییان هەیە لە ڕێگەی ڕاگررتنی بەکارهێنانی دەسەڵاتی دادگاکانەوە بەداخەوە یان ئێستا تەماشا بکە جادێک کە لە سلێمانی دەیان ساڵە بە نیوە ناچل ماوەتەوە ئەوەی کە قوربانی ئەم ڕێگایەیە کە هەفتە نییە تەرمێک بۆ گەرمیان نەگەڕێتەوە بریتێ لە خەڵکی گەرمیان ئەم غەدرا قبول ناکەین ئەم چۆن قبوڵی ناکەین ئەگەر ئێمە زۆرترین دەنگ بەدەست بێنین متمانەی خەڵکی کوردستان بەدەست بێنین ئەو کات دەتوانین شەڕی ڕاستەقینەی خەڵک بکەین دەبێت خەڵکی کوردستان لەوە ئەم پەیامەیان پێ بگا پارتی کۆتایی پێ هاتووە کۆتایی پێ هاتووە لەوەی ئەو سیستەمە تەقلیدی انتخابی کە لە ساڵحی سیاسەتێکی خراپی تاگڕەوی خۆسەپێن بوو سیستەمەکە گۆڕاوە یانزە کورسی نەماوە بازنەکان دابش کراوە لیستێکی حەقیقی دەنگدەرانمان هەیە دەنگدەرانی خۆشەویست ئەم هەڵبژاردنە تەعبیرێکی حەقیقی لە دەنگی ئێوە هەڵبژاردنەکانی پێشتر ئەوەندە ناوی وەهمی و دووبارە و خەڵکی دەرەوەی هەرێمی تیا بوو ئەوەندە ناوی حەقیقی نەئەچوو بۆ دەنگدان بۆیە بەشداریکردنی دەنگدەران کە ناویان بە حەقیقی لە لیستی تۆماری دەنگدەرانە هاتووە و دەستێکی ئەمینی قانونی کە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی دەکا ئەمە دەبێت پاساوێک بێ بۆ ئەوی خەڵک بەشداری بکە و خەڵک بیسەلمێنێ کە متمانەی بە یەکێتی هەیە ئیدی لێگەڕێن بەڵێنتان پێ دەدەین ئەو دۆخەی بەسەر سلێمانیا سەپێنراوە کۆتایی پێ هاتووە ئێستا یەکێتیەکەی جاران نییە یەکێتیەک نییە کە مەشغوڵی ناوخۆی خۆی بێ یەکێتیەکە کە ئێستا تاکە خەمی خەڵکە خەمی خەدەمات و خزمەتگوزاریەکانە خەمی موچە و بودجێ خەڵکی کورسانێتی یەکێتی تەلاعوب بە لیستی موچەخۆرانەوە ناکات ئەوەی پارتی تا ئێستش لەبەرەوە تا ئێستش سەرۆکی حکومەت ئەو ئیمزایی کە پێویستە بکرێ بەدەست پارتیەوەیە تا ئێستا یاری بە چارەنووس و یاری بە قوتی خەڵکی کورسان دەکات ئەمە کۆتایی پێهات ئێمە چەند ڕۆژێکی تر 16 ئۆکتۆبەرمان لە پێشە پارتی دموکراتی کورسان کە بە بڕیارێکی تاگڕەوانە و نادراسەکرا و بەسەر کەرکک و ناوچەکان و بەشێک ناوچە دابڕاوەکانە هێنای
یەکێتی کە بە برارێکی سەقەت 150 خاکی کوردستانی لەسدا یەکێتی بە هەڵبژاردن گەڕاندێەوە، یەکێتی بە هەڵبژاردن بردێەوە، ئەم یەکێتی بردێەوە، یەکێتیەکەی جاران نییە. بۆیە بەڵندتان پێ ئەدەین کە ئێستا یەکێتیەکی تەواو جیاواز لە سیاست دەکات، یەکێتیەک کە تاکە سیاسەتی ئەوەندە ئێمە لە سەرۆ پاڤڵ تێگەشتوین لە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ئەم حیزبە و ئێستا تێگەیشتوین ئەوەیە کە تاکە خەمی خەڵکە. بۆیە سەرۆک پاڤڵ بە ئێمەیوت وەکو کاندید پێیوتی ئێوە زۆر بە کوردی باسم لە باسم لە پرۆژەی شخصی خۆت چی دەبێت بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان؟ بەڵێ من وەکو شخصی وەکو کاندید کە دکتۆرام لە یاسا هەیە باش تێدەگەم لە مەهامی کاری پەرلەمانی، باش تێ ئەگەم کە من کاندید کراوم کاندید نەکراوم بۆ سەرۆکی حکوومەتیان بۆ وەزیری دارایی، کاندید نەکراوم بۆ وەزیری پێشمەرگە و ناخۆ، کاندید کراوم بمە یاسادانەر لە پەرلەمان. لەبەرەوە ئەو کارنامەی کە دامناوە کارنامەیەکی دەستوری و یاساییە، کارنامەیەکە کە هەڵقوڵاوی پرۆگرامی نوێی پەسەندکراوی کۆنگرەی پێنجەمی کەتی نیشتمانی کوردستانە. 11 خاڵم جێگیر کردووە کە پشتیوان بەخوا بە متمانەی خەڵکی کوردستان و بازنەی سلێمانی بەگشتی و دەڤەری گەرمیان خاڵ بە خاڵی پرۆژەم هەیە بۆ جێبەجێکردنی. یەکێک لەوانەی کە من دەمەوێت بەڕاستی کاری لەسەر بکەم پرسی گۆڕە بە کۆمەڵەکانە کە تا ئێستا کە سوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفارکراوان ئەنی تەمەنای گەڕانەوەی ئێسک و پرۆسکی کە سوکاریان دەکەن. ئێمە تا ئێستا لە هەرێمی کوردستان یاسایەکمانیە بۆ پابندکردن و ئیلزامکردنی سەرۆکی حکوومەت بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم کەیسا. پێویستمان بەوەیە بە بڕیارێکی تەشریعیان بە یاسایەک ئەم بابەتە ڕێکخەین و مولزەمی سەرۆکی حکوومەتی داهاتوو بکەین کە یەکێک لە ئەولەوێتی کارەکانی و خەمی گشتی ئەم بابەتە بێ پرسی گۆڕە بە کۆمەڵەکان بێ. لە بواری کار و کرێکاران ئێمە تا ئێستا یاسایەکی مۆدێرنی نوێمان نییە کە پرسی کارکردن لە کەرتی تایبەت و پرسی کرێکاران و پیشەوەران و کارمەندانی کەی تایبەت ڕێک بخا. ئەم یاسایەکی کۆنە کە تا ئێستا جێبەجێکرێ، یاسایەکە کە گەرەنتی خانشین بوونی کارمەندانی کەرتی تایبەتی نەکردووە. بۆیە دەبینی خەڵک ئامادەی بە موچەی کەم لە کەرتی حکومی ئیش بکات بەڵام نەچێ بۆ کەرتی ئەهلی. ئێمە ئەو متمانەیە بۆ کەرتی تایبەت و کەرتی ئەهلی ئەگەڕێنەوە بە ڕێخستنێکی نوێ و بە میتۆدێکی نوێی یاسایی. لە بواری پەروەردە خوێندنی باڵا ئێمە پێویستمان بە ڕیفۆرمێکی قانونی هەیە. یەکێک لەو بوارانەی کە من جێگیرم کردەوە ئێمە چەندین ساڵە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان گیرۆدەی ئەو نائەدالەتیان کە لە پرسی دەرماڵی خوێندکارانە هەیە بە ڕابراەتی و بە حکمەتی سەرۆک پاڤڵ بە هیمەتی سەرۆک پاڤڵ پرسی دەرماڵە گەڕێنرایەوە، بەڵام جارێکی تر حکوومەت گرفتی بۆ دروست کرد. دەمانەوێت زەماناتی قانونی بۆ دەرماڵی خوێندکاران دەستەبەر بکەین و لە ڕێگەی پەرلەمانەوە ئەم بابەتە چارەسەر بکەین. چونکە تۆ کۆی ئەم 11 خاڵەی من بە ڕێزان دەمەوێت بە یەک جملە کۆتای بەم قسەی بێنم. کۆی ئەم 11 خاڵە بریتێ لە دابینکردنی گەرەنتی یاسایی بۆ سەرجە مافەکان بە چین و توێژە جیاوازەکانەوە.